ماوەی 3 ڕۆژە ئاگر لە ناوچەی گوندەکانی گریانە کەوتۆتەوە بۆی سەختی شوێنەکەوە کۆنتڕۆڵکردنی سەختە. بەرگری شارستانی دەڵێت زیاتر لە 1000 دۆنم دارستانی سروشتی و پوش و پاوان سوتاون و لە چوارچێوەی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەشدا 3 کارمەندیشیان بریندار بوون. 3 جار ئاگرەکەمان کۆنتڕۆڵ کردەوە، بەڵام بەم هۆکارانی کەوتم دیسان ئاگرەکە سەری هەڵدا یاوەتەوە بەداخەوە کە لە ماوەی ئەم 3 ڕۆژەدا زیاتر لە 1000 دۆنم دارستانی سروشتی و پوش و پاوان و لە وەرگا لە ناوچەکە سوتاوە. هەروە لە ماوەی ئەم 3 ڕۆژ کارکردنەی ئێمەدا 3 کارمەندی بەرگری شارستانی کەوتونەتە خوارەوە بریندار بوون، بەڵام خۆشبەختانە بریندەکانیان سووکە و لە نەخۆشخانە نەماونەتەوە. بوونی مین و تەقەمەنی ئەمانە ڕێگر بوون لەوەی کە بتوانین لە ماوەیەکی کەمدا کۆنتڕۆڵی ئاگرەکە بکەین و بەداخەوە کە ئێستاش دووبارە ئاگرەکە زیاتر تەشەنەی کردووە لە گوندی گریانەوە هاتووەتە گوندی دەرەتوێ، بەڵام بەو هیوایە کە بتوانین لە ماوەیەکی کەمە ئەمەی کە لە پشتە ماوە بتوانین لە ماوەیەکی کەمە ئەم ئاگرا کۆنتڕۆڵ بکەین. ناوچەکە شاخاویە و بوونی مین و تەقەمەنی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەی سەخت کردووە. هۆکاری کەوتنەوەی ئاگرەکەش نازانرێت. گریانە و لە بەشی سنووری هێرانەوە هاتووەتەوە هەتاکو و هەوارەکۆن و دەرەتوێ و ئەوە بەرەو هاواریش هاتووە. شوێنەکە زۆر سەختە و اینجا کە ئەو داربەڕ و قەزوانوانە کە ئاگرەگرێ و بەرە بێتەوە خوارەوە دیسان ئاگرەکە هەڵەگیرسێتەوە. بەپێی زانیاریەکانی بەڕێوەبەراتی شارستانی هەڵەبجە ئەم ساڵ تەنیا نزیکەی 80 حاڵەتی ئاگرکەوتنەوە بەگشت جۆرەکانیەوە لە هەڵەبجە کەوتوتەوە. ئەماش جیاواز بە ساڵانی ڕابردوو کەمترە و بەردەوام هۆشیاری باوڵاتیان و چین و تۆژەکان دەدرێت بە وریاییەوە مامەڵە بکەن و سروشت و ژینگە بپارێزن تا زیان بە سروشت و ژینگە و دارستانە سروشتەکان نەگەیەنرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.